باش عشرت صلاة ورزق وحرمت خۆشەویستی بۆ هەموو لایەکتان بە بخير بين عزیزانی ئارام ئەحمەد هەمووتان بەخێر بێن سەر چاوان ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ ملایەکتان هەیە ئەوە یەک دوو دەقیقەی ماوە بۆ کاتەکەمان بۆ سەعاتی 9 هیوادارم کە ئەم شەو زۆر باش بن ئەم شەو 40-50 دقیقەیە قەرارە قسەتان بۆ کەم ئەگەر ئەویش بۆ نەتەواو بن بەڕاستی ئیتر بزانین چۆنە بێت وەزاکە دو دقیقە خۆشەویستە باو شتە بێنم کوڕەکان کچەکان پیاوان و ژنان ئێوە چۆنن باشن هەموو لایەک وەزعتان چۆنە وەکو برادەرانی هەولێر ئەڵێن وەزعتان کووە خۆشەویستان بەخوا خۆشە کاک بەخوا خۆشە ئەمە کاکەچێنەی هاوارەی هاوش خۆشەویستان یەک دوو دقیقە وەسین دوایی ئەچنێ ناو قسە و باسەکان و هیوادارم کە بتوانم ئەم شەویش وەڵام بە کۆمەڵێک قسە و باس بدەمەوە و سوودێکیش بگەێنم بە لەناو ئەم گۆڵمەزە سەخیفەیە کە لە کۆمەلگای باشوورە باوە جارجاریش بە هەندێک کەسە بن کە ڕاستیەکان بۆ خەڵک ئیعلانکەن نەک ئەو میدیا چاواشە کار و ساختە چی کە لە باشووری کوردستانە ساڵانە و مانگانە ملیۆن دلاری بۆ سەر فەکرێ جگەل لە پۆخڵاواتی هیچ کە بڵاو ناکەنەوە من زۆر ناوەسم بەڕێزان کێشەم نییە بە وردە بۆ خۆی بەڕێزان کۆ بنەوە من ئەچ بە ناو قسە و باسەکان سەرەتا کابرایەک هەیە جەلال پەرێشانێک هەیە گوێم لە قسەیەکیەوە بووەڵێ ئەگەر کاک مەسعود بارزانی پێم بڵێ لەسەر قاچێ بووەسە و ئەگەر پێم بڵێ نازانم ئەمە بکە و ئەگەر پێم بڵێ ئاوا بکە و من ئەوەستم و من دەروێشم و ئەنە بابەتانە من لە هەموو تەمەنی خۆما بەڕاستی هیچ داوایەکم مەسعود بارزانی نییە حرمەتم بۆ خۆشەویستان بۆ ئێوە هەیە بەڵام من داوا لە مەسعود بارزانی یەکەم داوای لێ ئەەکەم لە هەموو تەمەنی سیاسی و کۆمەڵایەتی ما بۆ یەکەم جارە داوا لە مەسعود بارزانی ئەەکەم کە بەگوێم کات باشە ئەم کابرایە کە ئەڵێ مەسعود بارزانی هەر چێ بڵێ بەگوێیەکەم مەسعود بارزانی تکال لێ یەکەم بەم جەلال پەرێشانە بڵێ دوو لە ڕووی ئەوەی کە گوێتان لێمە بڵێ تو ئەو خوایە ئەوەندە شیاکە مەخۆ باشە ماڵتان ئاوا بێ ئەم کۆمەڵە ڕەشە وڵاخە لە ناو پەرلەمانە لە ناو ئەم کۆمەلگا و لە ناو ئەم میدیایە چۆن ئاوا بوون بە بەڵا بوو ئەم دنیای ئێمە ئەوەندە ناشینیان کردووە ئەگەر مەسعود بارزانی ئەو تەکلیفەی بکردایە لەو جەلال پەرێشانە بیوتایە ئەوە بخۆیتە ئەوەندە دەمتدا قسەمەکە ئەوەندە دەمتدا خەزەحمە نەبێ بەڕاستی مەسعود بارزانی باشترین و پیاوانترین کار دەکرد خۆزگە ئەوە بکردایە بەڕاستی ئەرەوەڵە وەکو قەولم پیابوو لەنەو شوام سەفاوە پیا ئەڕۆم کە شێخ محەممەدی سەرگەڵۆ هەندێک قسە و باسی کردووە لەسەر نەو شوام سەفا طبعاً هەمووتان ئەزانن کە ڕەفیقی نەو شوام سەفا بووە چەندین جار پەنای نەو شوام سەفای یاوە ئەم ئیشی بۆ کردووە ئەم لاولا ڕەفاقەت دانیشتن بە یەکەوە ئەنم بابەتانە کۆمەڵی حەقایق قەزانە باسی کردووە کەشی سەیرەکان جەماعەتی کردەکە کەوتۆتە جووتەوە شاندن کاکە ئەڵێ نەو شوام سەفا داوای 200,000 پاوەنی کردووە کە هەوڵی یاوە لە لەندەنە مەطعەمدا بنێ لەگەڵ هەندێک کەسە پارەکە با بە 200 کەس مەطعەمدا بنێ بۆچی پێتان ناخۆشە کاکەجان نەو شوام سەفا لە سیاسەت دۆڕانوێتی لە شاخە هەر دیرکوژ و ئەسیرکوژ بووە ئێوە توتی بەشن ببن بە پاشای برنج خۆ ئەکرێ لە سکرتێری کۆمەڵۆ بۆ پاشای برنج لە مەطعەمێدا بنێ
خۆزگا بە خۆزگایی خۆ مەطعەمەکەی دایە نەوشام سەفا ئێستا کوڕەکانی شاگرد بوون پاشان پێویست بە تووڕەبوون و بێنەوەبەرە ناکە نەوشام سەفا وەکو سوڵکرد بەس داوای پارەی کردووە کاکە نەوشام سەفا خۆی مابوو 1000 جا تومان نەوشام سەفا 8 میلیۆن لەمەجا وەرگرتووە ئێستا بۆ 12 میلیۆن دلار کەوەری گرتووە ئیجازە بۆ کارگەی ئاسن ئەو سەوە بشوات دۆڵم زەویە کە بەدوێتی کە بەدەیان هینی تێدایە بینایی تێدایە بەدوێتی نەوشام سەفا ئیتر بۆچی یەن پەلاماری شێخ مەحموود سەرگەڵۆ دەنە سوورکاتی پێکەن و ئای ئەوەکەینەوە چیەکەن زەحمەت نەبێ چیەکەن نەوشام سەفا بەدەیان شوقە و ڤێلا و خانووی وەرگرتووە کاکەجێ نەوشام سەفا دزێکی ساختەچی بوو ئێوە ناتوانن بەو قسە قۆڕانە بێت بێتەنەوە بێ خەڵک کەرە ئەمە بکەن کاکە دوای ئەوەش پارەکە وەری گرتووە برای من خۆشی مابوو باس کراوە کە پارەکەی وەرگرتووە خۆی مابوو کە گندەکەی وەرگرتووە والله نەوشام سەفا بێ پاشای برنج ئەویش بۆ خۆی لە بەریتانیا ئیتر ئەمە لاژەی نایە جەماعەتی گردەکە سوکاتی بە شێخ محەممەد سەرگەڵوەکەن ئەمە ئێمە واکرد چیەکەن کاکەم اینجا محمود ڕەزا بابەتێکی نووسیوە بە ناوی نمای نەوشام سەفاوە خۆشەویستان تەواو هەبەتە خۆی نما نییە ئەوە محمود ڕەزا نووسیوێتی من ئەدەبیات و قسە و بابەتی محمود ڕەزا ئەناسمەوە بەڵام بە ناوی نماوە بڵاوی کردوێتەوە کابرا شێخ محەممەد سەرگەڵۆ ئەڵێ زەخر لەسەر کاکنەوشیروان بووە کاکنەوشیروان ڕەشدا گەڕابوو منیش بردم بۆ سەرگەڵۆ ئەمە باسی ئەو کاتێکە کە باڵی ڕیفۆرم شکستی خوارد و جەماعەتی جاتەڵبانی سەرکەوتن ئیتر ئەم جوتە وەشاندنی نایە بەڕاست ماڵی نەوشام سەفا لە شوشەیە خەڵک بەدی تێگرێ ئیشکێنێتەوە بەڵێ ڕاستە دای 200,000 پاوانی کردووە 12 میلیۆنی وەرگرتووە 124 دۆلم زەوی وەرگرتووە بینایی چاودێری وەرگرتووە کە بای 26-27 میلیۆن دۆلارە دەیان بینایی وەرگرتووە دەیان شوقە و ڤێلا و ئەمانەی وەرگرتووە کارگەی ئاسنی وەرگرتووە کە ساڵانە میلیۆن دۆلار پارە پێیاکە بۆ هەردوو هەتیوەکەی لە مەرزەکانە قەپان و مەپانی هەیە و کۆمپانیای هەیە 5-6 کۆمپانیا حقیقەتە بۆچی بێتان ناخۆشە کاکە ئێوە نمای نەوشام سەفا شیاکە بۆ لە قنیبی کە لە ناو گایەنەوە چوزانشت بنووسیە کاکەجیان من تەحەدا ئەکەم ئەو نمای نەوشام سەفایە ئەو چیایە بتوانن 3 پەرەگراف بە کوردی بە ڕێزمانی سەحی قسە بکەن منە بم بە مەسینە هەڵگری گردەکە ئەو نووسینە نووسینی محمود ڕەزایە محمود ڕەزا ئەبووە ئەو نە ئاسایەتی هەبووایە کە بە ناوی خۆی بڵاوی کردێتەوە بۆچی بە ناوی نماوە بڵاوی کات نما چیە تا بتوانێت نووسین بنووسێت قسەی قۆڕ نما شوزانی حاجی قاری کۆی کێ تاکو شعرەکانی ئەوی لەبەر بێت و بینووسێتەوە جانێک گەمشەنە چی کاکە بەڵگەی کۆنکرێتی لەوە زیاتر بەڵگەی چیتان بینێ کاکە گردێک 124 دۆڵم زەویە بەدەیان بیناوە تاپۆکەی نیوەی سلێمانیە کاکە تاپۆکەی لە گیرفانی چیاو نمایە کاکە ئەمە چەتەی نییە چییە بەڵگە لەمە زیاتر چیتانەیە کاکەجیان ها آخر بەڵگەی چیتان بینێ لەمە زیاتر کاکە ڤێلاکەی لەندەن بەڵگەکەیەوە کەکشەکەی تێدایە ئەوە بەڵگەی بۆ خۆی کاکە کارگەی ئاسنەکە کە لە ساڵ 15-25 چیاو نمایە شەریشی فارقی مەلام سەفایە ئێکاکەی ژێنەوە بەڵامی بەڵگەن کاکە بەڵگە چی لەوە زیاتر ها قسەی قۆڕ نەوشام سەفا 100 میلیۆن دۆلاری میلەتی ئێمە دزیوە کردیە ناو گیرفانی هەردوو کوڕە حەپۆلەکەیەوە کاکەجیان نەوشام سەفا دز بوو نەوشام سەفا خائین بوو نەوشام سەفا بێژی بوو نەوشام سەفا تاوانبەر و مجرمە بەڕاستی ئەبێ نەفرەتی لێ بکرێت تەواو پێویست بە خۆبادان ناکە پەلاماری چێ دەمڕۆ پەلاماری چێ بدەن هیچ کەسێ نییە بەقی نەوشام سەفا دزی و جەردەیی کردبێت و زۆر بوو بێ بەڕاستی پشتی ئۆپۆزیسیۆنی شکان نەوشام سەفا ئەمەندە ساختە بوو وەرە قسەی قۆڕ بۆ هیچ کەسێ مەکەن خەڵەیەک لە ئێوە ناترسێ ئێمە توانین ئەمە بقین و چیەتە جواب وەڵاڵن چی هەنێ کەس ها کاک نەوشام خۆی بمایە کەس نێرا بۆ نەوشام سەفا چیە درڕندە بۆ نەوشام سەفا کاکە ئەی بۆ ئەگە سەدکەڵە باسی مەلام سەفاکەن کەس ناڵێ ئەی بە مەلام سەفا مردووە باسی مەکرد باسی جەلا تاڵەبانیکەن کەس ئەو قسەیە ناکا بەڵام بۆ نەوشام سەفا خۆی مابوو گردەکەی دزی بوو نەوشام سەفا خۆی مابوو کارگەی ئاسنەکەی دزی بوو نەوشام سەفا خۆی مابوو ڤێلا و شوقی دزی بوو هەمووشمانم ئەمان زەری پێ ئوتویشمانە تەواو ئەمە مێژووە بەڕاستی بەکاتە ئەم کابرا سەرگەڵوویە قسەکەی ڕاستە تەواو قسەکەی ڕاستە حەقیقەتە ئیشەکە ئاوایە نەوشام سەفا بەم جۆرە بوو هەموو کورد ئەو ڕاستی ئازانیت
خۆشەویستان ئینسان دوو ڕێگەی لە بەردەمایە یا معنەویەکە یا پارەکە کەشی ئەم جەماعەتەوە ئەحمەق نوازن ئەتوانن $100 ملیۆن بدزی بیشتوێ معنەویین نۆشەو سەفا بە پیاو بزانیت بە پیاوی نازانین ئێمە کەیفی خۆتان کاک کاک مەحموود ڕەزا تۆ ڕاستبوونیت ئەو بابەتەش هینی نمانی هی تۆیە عیبە بەناوی خۆتەوە بڵاوی کەرەوە دژی سێم شێ محمود چەند گەڵۆکی قسەکەی بەناوی خۆتەوە بڵاوی کەرەوە بەناوی نماوەنی نماو چییە زمان نەدەمێنە نێ بەڕاستی بەس خەیکە نێرگەلە و ئافرەتن باشە نما شودانشت بنووسێ گەمژەیوە کاک ها دەموچاوی هەمی کەتەرە کارێکی سەرسەریە لە لەندەنە کاک شوزای نووسین چییە تۆ بابا ئەستێرەی بەختی نەوشوا مستەفا ڕۆی تەواو نەوشوا مستەفا یەکەم خائینی مێژووە لە مێژووی ئێمەیە یەکەم ساختەیە من هەمیشە جەناب تەڵەبای مەسعود بازرگانی لە نەوشەتەوە بە پیاوت دەزانم چونکە ئەوان بە ئاشکرا دز بوون بە ئاشکرا گەندەڵ بوون بەڵام نەوشوا مستەفا فێڵی کرد کەواتە بابەتە هەڵگرنەوە بۆ خۆتان بابەتەکەتان ئەوە حەقایقە تەواو ئەوەیە خەڵک بە ئێوە کەر نابێ بەڕاستی چیشەکەم ڕۆی بیکەن زەحمەت نەبێ تاو گردێکیان بردەوە بەسەوە بچوار دۆنزەی و دایان بیناوە کاکە ئێمە کەی ئەومان کردووە نەمان چیوە کۆرە بڕۆ بۆ خۆتان بیخولێنەوە بابە ئەها هەڤاڵ ئەبوو بەکری ساختە چی باخوا قوبات چاکی پێڕابووە بەڕێزان ئاگاتیان لێ بۆ قوبات جەلال تەڵەبانی هینەکەی ئاوایە وتی وەرە تۆ شێتی قرتێلەی پاشای قرتێلە وتی وەرە تۆ قرتێلەکە بڕە قوبات تەڵەبانی ئای دەسەکە خۆش بێت باشە مقەسەکە یا بە هەڤاڵ باشە وتی وەرە ئەمە ئیشی خۆتە وەرە قرتێلەکە بڕە زەحمەت نەبێ جایەکێتی هەڤاڵی کردووە بە کلک باشە ئەڵێ ڕێوی کێشایە تاڵێ کلکم هەڤاڵ ئەڵێ سلێمانی ئارامە بەخوا قوبات چاکی پێڕابوون ئافرن قوبات بەڕاستی ئەمە حرەکەیەکی باش بوو کە کردێ هەڤاڵ ڕسوا کرد وتی ئەوە مقەسەکە وەرە بەخوا تۆ بۆ قرتێلە بڕین باشی چکە ئیشی هەرەوەیە اینجا بابەت گەرمە ئەم شۆفە لەم لێمەکەن خۆشەویستان لەسەر پارێزگاری کەرکووک دوو قساکەم خۆشەویستان جارێ با بزانین پۆستەکان چۆن دابەشکراوە ئازیزانی ئارام ئەحمەد شتێکم لە بەردەستایە لەکوێوە وەرم گرتووە بۆی ناوی کابرا ون نەبێت لە پێیجی کەسێک بە ناوی هونەر ئەحمەد ڕۆژنامە نووسە لەوە وەرم گرتووە سێری ئەو فشەفشەی کە یەکێتی ئەیکا کە گوایە پۆستی پارێزگاری وەرگرتووە با بزانن پۆستەکان چۆن دابەشکراوە لە کاتێکە ئەوەتان نەبیری خۆشەویستان یەکێتی جگە لە پاڵپشتی ئێران $3 ملیۆن یاوە بۆ کڕینی پۆستی پارێزگار هەتا ئێستاش لە ڕێگەی ئاسۆ ئەڵمانی ئەوانەوە بای $1 ملیۆن زەوی کەرکووکی فرۆشتووە ئەخات تەنکی جیفانی پارەکەش قەراریشە بای $1 ملیۆن کەش بفرۆشی عەزەی کەرکووک جابا کۆمەڵی ڕەشۆڕوتی دامای قوربەسەر لە شۆڵیجە هەڵپەڕن ئۆی پارێزگارەکەمان کوردە جا پارێزگاری کورد چیە کاکە 34 ساڵە لە سلێمانی پارێزگارمان کوردە ئەو حاڵی سلێمانیەکەی بینیت باشە چەند ساڵ لە هەڵەبجە پارێزگارەکەی کوردە 34 ساڵە لە هەولێر لە دۆکە پارێزگارەکەی کوردە پارێزگاری کورد چیە کاکە ئەتەنێ بە شەناسی بە چیۆ بکەین ئێوە زەحمەت نەبێ جابا کورد بێ یعنی چی با بزانین پۆستەکان چۆن دابەشکراوە بۆتانە خوێنمەوە ئەو پۆستانەی لە کەرکووک دراوە بە پێکهاتەی عەرەب و تورکمان ئەمە هێنی عەرەبەکانە جارێن فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی کەرکووک فەرماندەی پۆلیسی کەرکووک بەڕێوەبەری هەواڵگری بەڕێوەبەری دەستگای ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی جێگری پارێزگار سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوو یاریدەری پارێزگار دوو ڕایۆشکاری پارێزگار بەڕێوەبەرایەتی و وردبینی و چاودێری دارایی لە پارێزگای کەرکووک بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و باری کەسی فەرمانگەی وەبەرهێنان فەرمانگەی وەزارەتی کارەبا فەرمانگەی وەزارەتی داد فەرمانگەی وەزارەتی بازرگانی فەرمانگەی وەزارەتی ئەعمار و ئیسکان فەرمانگەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی فەرمانگەی کشت و کاڵ بەڕێوەبەرایەتی ئەوقاف بەڕێوەبەرایەتی ژینگە قایمقامی داقوق بەڕێوەبەری شارەوانی ڕیاس بەڕێوەبەری شارەدەی ڕەشاد بەڕێوەبەری شارەدەی عەباسی بەڕێوەبەری شارەدەی زاب ئەو پۆستانەی کە بۆ تورکمانەکان دانراوە خۆشەویستان جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک جێگری پارێزگا یاریدەری پارێزگار دوو ڕایۆشکاری پارێزگار ڕایۆشکاری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک جێگری فەرماندەی پۆلیسی کەرکووک بەڕێوەبەرایەتی فەرمانگەی تەندروستی کەرکووک بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی کەرکووک بەڕێوەبەرایەتی ئاو جێگری بەڕێوەبەرایەتی شارەوانی کەرکووک جێگری بەڕێوەبەرایەتی شارەوانی کەرکووک ئەو جایەکی نووسێتەوە قایمقامی سنتەری کەرکووک بەڕێوەبەرایەتی شارەدەی یایچی بەڕێوەبەرایەتی شارەدەی تازە بەڕێوەبەرایەتی شارەدەی لەیلان بەڕێوەبەرایەتی شارەدەی ئەوە هەرچەندە پۆلیسی پارێزگار گرنگە بەڵام
کوچی بۆ ماوەتەوە هیچ ئەمەش ئەنجامی ئەو ناکۆشیە کە لە بینی یەکێتی و پارتیا هەیە بەڕاستی چیتان کردوویەوە کاکە پۆسی پارێزگاتان وەرگرتووە فشەفش بەسەر چی ئەکەن کاک پاڤڵی جەلال تاڵەبانی تۆ هاتووی ئەڵێ پام پۆستێ وەرگرتووەم پارێزگارە و کەرکووک سەوزەکەین ئەی بۆ سلێمانی سەوز ناکەی 35 ساڵە زەحمەت نەبێ 21,000 شەهید لە ڕێزەکانێکی تیا هەیە 19,000 خەڵکی دەبەری سلێمانیە بە سلێمانی و بە پێنجەر و بە هەڵەبجە و شارەزور و گەرمیان و ڕانێ و قەڵاتزێ و سۆران و ئەلەم بابەتانە زەحمەت نەبێ پاڤڵی جەلال تاڵەبانی بنەماڵی جەلال تاڵەبانی بە درێژایی 34 ساڵی ڕابردوو یەک پرۆژەم پێ بڵێن بۆ ئەو ناوچەیە کرد بێتە باشە زەحمەت نەبێ ئەو نەمام و دارانێشی کە حیزبی بەعز ناشت بووی ئێوە هەمووتان سووتان کردان بە شقۆ بەفێلا پاڤڵجیە قسەکانی من درۆیە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمانە هەمووی ڕاستیە یان ڕاستی نییە قسە قۆڕە چییە کەرکووک چی لێەکەیت چی لێەکەی کەرکووک زەحمەت نەبێ هێناتۆ سەر کوردستان 3 ملیۆن دۆلاری شت داوە پاڤڵ تاڵەبانی باشە ئێرانیش تەکلیفی کردووە کە با 2 ساڵ پارێزگار بۆ ئێوە بێ ئەمە وەکو هینی لاتۆ خۆشەویستان حکوومەتی عێراق حکوومەتی بەعەس دەبابەکانی نردوو بۆ سێمانی ئێمە ڕامانە کرد کەسی سێرەکەمێکێتی ئەڵێ هینمان گرتووە ناوی چییە ڕێوێ سوورەکەی حیزبی بەعس ناوەکەی بین نییە ئەومان بە ئەسیری گرتووە چی ئەمشی درۆ دەلەسا ئەمیش هەروەیە پارێزگاری کەرکووکی چی بە قوربان ئەوی قسەی خۆڕە هەچیش بۆ دۆڕاندوتانە ئەم پارێزگارە بۆ ئێوە بێ یا بۆ پنەماڵی بازانی بێ ئێوە یەک شەڕتان کردووە بۆ خەڵکی کەرکووک و بۆ کورد و کودایەتی نییە یەکێتی و پارتی شەڕیان بۆ لەسەر ئەوەی کە پارێزگارەکە بۆ یەکێتی و پارتی بێت تەواو لەمە بێتنەوە بەدەشتێکی تر نێوە لە حەقەتە هەر ئەمەتان کردووە هەمووشتان دۆڕاندووە لە ڕاستی تەواو هەتا 100 ساڵی کە ئەو پارێزگار ڕەشە وڵاخی کەرکووک ئێسا لە کەرکووکا پارێزگار بێت ناتوانێت یەک شت بکات أنا ولا كان نشوف صفا باشا قبتلاب وأجر أو مطعمك يبكده شيء ليس مطعمي شيء يعني خو ما نص صقن خوش ويسان ما أنا هنا كاك أما أوش عزيزان سالار محمود يكيا كباوشي كونا بعسيب وبيما مسؤول مالبند لكلار لقال خلاص ناوية لقال حامي حاجة غالية كوبنا تو كمال لما مساني عيني ودبرين كوكدو تو زحمة النبي هموتان لم دوايا هربجات نكلا دنبن بيشيتي بابالانسا كتيق نشيتو کێشەی ئێمە کەی باڵانسی بینێکی پارتی لە ساڵی 60ەکانەوە قسە قۆڕاناکەن دوو باندی مافیای پارتیەکێتی باڵانس تێگەێت هەردوو چاتەندەرا بەڵێ ئێزە دووری چاتەندەرەها بەڕاستی قسە قۆڕە چییە یعنی بە هەموو عەقڵەوە خەڵکی گەرمیان بێ دەنگ بە محموود سەنگاوی دەنگ بە نازانم حامی حاجی غالی دەنگ بە سالار گیان تۆ باوکی تۆ ئەنفال چی بووە تۆ بەناوی ئەنفال بۆ چی قساکەی زەحمەت هەموو کە گەرمیان ئەزانێ کاکە هەموو کەلار ئەزانەیە کاکە سالار محمودی نازانم مەڵبەندی چێ لە کەلار بابە تۆ باوکو کۆنە بەعسی بۆ بە قوربانێ بم دوای ئەوەیش تۆ تێرە عەبابی لە بەلاتا بڕوا دەستی پیایانی سکانیەکەی کاکە ژنارێ بێتە مەڵبەندەکە لە کەلار تەکلیفی لێکەی کاکەچێ ئەزانم خۆ لەگەڵ کام ژناخەویت و ئەمەیەکە ها ئەندام پەرلەمان و ئەم لە ئەولۆ هەموو ئەگەر لێ خۆ کاکەجێن تۆ کابرایەکی فاستی داوێن پیسی دەست قسەی خۆر بۆ چیەکەیت مەگەر خەڵکی گەرمیان گەمژن بێن دەنگ دوای تۆ کەونسا دەرژێن ها یەک ژن و کشنارێ بەوە مەڵبەندە بێت تۆ تەکلیفی لێەکەی ها بڕۆ بۆ خۆ بیخولێنەرەوە بە بێشیت بەڕاستی محموود سەنگاوی دوای باسێکەم کاروانی کوڕی لەو دوو ئاسایش و ئەلەم بابەتانەیە خەڵک دەنگ بە ئێوە بدا بە ئێوەی فاسد بە ئێوەی ئاخر خۆشەویستان لە دنیا شتیوانیە وەڵڵا لەناو میلەتێکا کە عەقڵشی نەبێ شتیوانیە تۆ 34 ساڵ حاکم بی خەڵک دەنگی باتێ نەتوانی یەک شت بکەی کەچی ئەوەندە بێشەم و بێحەیابی بڵێ وەخوا ئەمجارە با باڵانسەکەی باڵانسی چی یەکێتی و پارتی چاوتەندەرەها باڵانسە تێک ناچێت چاوتەندەرەها ئێوە پارتی دۆڕاوە ئێوەش دۆڕاون پارتی لە شەنگاڵ دۆڕاوە لە ئەنبار دۆڕاوە لە کەرکووک دۆڕاوە دەرە بەداو نەوەی بەزەین دۆڕاوە ئێوەش هەر دۆڕان بەڕاستی ئەوەی پێرش بۆم باسکردت بۆ لایڤەکە ئەوە مەحمووی مامە عەزە کە شەهید کراوە مامە عەزە خۆی بوو خۆشەویستان ئەگەر لە بیرتان بێ لە لایڤی پێشووە کە لەناو سیارەکەیە کردم ئەوە مامە عەزە بوو جەلات تاڵەبانی بۆتان دووبارە ئەکەمەوە خۆشەویستان وەکو خۆی بۆتان دووبارە ئەکەمەوە مامە عەزە هەمویان کۆبنەوە ئەچن بۆ هۆڵێک لە سلێمانی ئەو کاتە کە نەشوام سەفا کاکردنەوەی پاشای برنج کە چۆن مەطعەمدانێ بە 200,000 پاوەند لە جەلات تاڵەبانی ها بزانە جەلات تاڵەبانی نەشوام سەفا پیاوتر بووە و جەلات تاڵەبانی شت بووە چونکە نەوشیوان هەردەخەنە لە چودای پارەی لێکردووە کاک مام جەلاجێ بەشم 200,000 بێتێ وڵا مەطعەم دانێم بەڕاستی ئۆکەی بەشم 10,000 بێتێ 2 ملیۆن بێتێ کە کۆمپانیای وشە دانێم کوا کۆمپانیای وشە نەشوام سەفا کەنج کتێبی چاپ کردووە کوا ڕۆژنامەکە چی کردووەم گدەداژی کردووای ساختە چی هاي ئەم شەوە لە هەموو شوێکە ناخۆشتر بێ باشە
دبرو بختام تقن جماعتي قد الزكاة أميان كوبنو مام جلاليش هادنك هي مام جلال دعوة ليكم دن بدن بكاك مسعود بوسروشي هرمي كردستان سروشي استو عينده والله محمي ما عزيش ليه دانشي مام جلال قساكات ودواي تكليفك عليه من دعوة ليكم دن بدن بكاك مسعود بازاني والله ببور نخوش يسلوك وخوي قساكا جرمو ما عز خلص عليه من قسمه على شيء بما جل على شيء تو بقصي دايك ما قدام مسعود بازاني شيء تو بقصي دايش او دنا مسعود بازاني باش جلال طلباني اگر مسعود بازاني او نبياوا اما اواي اما دنگي بيني بوشي دا شخص كانوا تو شري اما كي بنا ماري بازاني شر قبل ماري بازاني ياكي بوشي كوري من بكوجدا دجي بنا ماري بازاني احساس بدنگي بدمي ولا يتدر ورق الراب قد بو قدز باجين بولاي نو شانصفه ئەمێ شێتە زۆر ساختە چییە؟ با باڵانس تێک نەچێت جا با تێک چێ کاکە سالاری دەرپێ پیس با باڵاس تێک چییە یانیەکە تێکە چییە؟ باڵانسەکەتان وەکو یەکوای بێت چیەکەن بۆ کۆمەلگای ئێمە؟ ئەوە سلێمانیە کاکە هەموو شەقامەکانی ئەسحیزی بەعز کردوێتی چیتان کردەوە بۆ خەڵکی کوردستان؟ کوا سالار شەقامی دەربەنی خان بۆ کەلار بە قەبری بابی درۆستنەکەمان چی کردەوە بۆ شەقامەوە بۆ خەڵکی دەربەنی خان و کەلار و گەرمیان سالار مەحموو ها ساختە چی؟ هەر خەڵکی دەرپێ پیسیت؟ وهذا أقام دنيا بقوا قسم كي نايش نكان جبم كلا قال يا أخي هيك وبوج باشا أنا والله إنجا أمر إني أم بنادم خوش بيسان سنابي حكمتي هري مكروسان تشرى ورا حكمتي تو سناب وبي بس سناب شو دل داري وأشكر نشكو شو أن بابتانية حكمتي هري سنابي بوش ما متيبقى كاكا أيضا حكمتها بس تيم جينا بزانم حكومة سنابي بوشي ها بحالي بمدى موضوع كاكا شي اكا سناب انا كاك مسؤول بازاني تو سناب بوشي زحمة بحكومتك سنابي هي بابي باب تاع الرجل بو خوتان وبو حكمته بو نازل همشي تاع حكمته سناب باشا دوق سلسل قسكاني ملا بختيار حسن عم ملا بختيارا ملا بختيار بدسم ناكوي شركي ترهي دشتي بينجوي ستشمي قورا دسم كوتي تاعي من الشرك متاعش كان دي بشرف باشا هاتو دار باسي شنبوكا خوش هيسا ملا بختيار والله دا مزلاني يكشيتي اواني سوريا نبون بس كو اواني ناو خوبون فوق كيشي راسه ها ما باش بيجهن بخوا برادرك ايود لسوريا لشاخانيكا اي توش بهاتي تيكا قال يعني امد مزلاني يكشيتي نو شام صفا وفؤاد معصومي برين بيتش ونازام كوم ولا خلقما هم يقصي قول راسك اخوي ناو وشت راسك برام قسيم اللي رونيه لحكتها باش ملا بختيار بخو طلب هموش تيقلم دنيا امان جل راسيا ها اگر انساني لشاخه لامانه شريف به ابيك هاتو نو دصلا ديسان ها شريف به براسي تو بيمبلي امي شيتي تو ام على شورشي تو اگر اواني دروا كنايبيان دامزنان يكشيتيه يا اواني ناو كايون وتو غنشترين يان بو لسر كداتي يكشيتيه ملا بختيار سيشوا صاله ايو تشيتان كدو بو خشي كدوسان امان شتا ملا بختيار ايو جيجا لكم ولا مافيا جيجا لكم ولا تشتا جيجا لكم ولا خانم جون تشيتان بو كومال غايا كدو ها دامزنان يكشيتي كلا سوريا بون حدك تشابيان دريت باشا روي بابي حد حوتك يان رجبت اواني ايويش كلا كردستان ابون ديسان روتان رجبي براسي بهزانان كوري خلطانا بكوش لو شاخو داخيا تشيتان بو اما كردوها حتى اوكو دانش ان شاء الله سنه اوبكين والله يسك دايتي كي دامزنغاني يكشيتي لسوريا واقعي راستيوم نانا اماني سليماني واماني كركو تشيتان كردوها وكاكا يعني تشي بس ما متبقين براسي ايوه تشيتان كردوها تو خود يكشيتي بو يبلا بختيار دوای ئەوە ئاڵایش ڕۆژ دروست کردووە ئەم یەکێتیەی تۆ کە تۆ شانازی بەدامەزاردنیەوە ئەەکەی یەک دانە ساڵی ڕەبەق خۆت و هاوڕێکانتی لە زیندانە داناوە کورە بێحورمەتیان پێکردووی وەڵڵا میزیان پێکردووی بە قورئان زۆرترین سوکاتیان پێکردووی حیزبەکەی تۆ کۆمەڵەکەی تۆ لە شاخیشە ئەوەندە عورزەی نەبووە ئەوەندە بڕوای بە ئازادی نەبووە کە مەلا بەختیارێ پشکۆ نەژمەدینێ کێیە حیزبە دروستەکە ڕێزی بگرنی ڕای جیاواز نیانخەنە زیندانەوە ئەمە حیزبەکەی تۆ بووە ئێوە لە شاخیشە هەرچەتە بوون بەڵگەیش بۆ ئەوە کە ئێوە کۆمەڵە یەکێتی بڕواتان بە ئازادی نەبووە خودی گرتنی ئێوەیە مەلا بەختیار
خۆتی گرتنی ئێوە لەسەر بیر و ڕای جیاواز لەسەر دروستکردنی ڕێکخراوی ئاڵایشۆ لە زیندانە پەتێنتان پێکراوە بە خۆتان بە ژنتان بە ژیانتان کاکە تۆ چۆن لە ڕوویە باسی یەکێتی و نازانە کاکە مێژووی یەکێتی و مێژووی پارتی و نەمەڵێ بازانی پێڵاوە چاپەڵە بەڕاستی لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆ هەموو ئەو پێشمەرگە شەریفانەی کە لە ناو یەکێتیە گیانی خۆیان داناوە شەهید کراون زۆریشیان هەیە کە ئینسانی شەریفن ماونەتەوە ئێستا کە من ناسم حرمەتم بۆ ئەوانە هەیە بەڕاستی بەڵام یەکێتەکەی چی بۆ ئێمە هێنەوە کاکە ئەمە نەوشیوە مستەفا هەر شەریفەکەیان فەرموو بڕۆ گرد و دنیای دزی نەوشیوە مستەفا ئەمە جەلا تاڵەبانی کاکەش ئەمە فواد معسووم تازە کچەکە یەشێ بە بەپاتی دانیشێ وەڵام من ڕم جیاوازە لەگەڵ باوکم ما باوکیش ئەڵێ فەردەپە من شارە زورە باشە وەڵا کورە کاکەی جیا بچۆ بۆ لای کەماکە ژیوەتە سکانێکە دانیشێ باشە یەخوا کەس بە ئاخری پیری لێ نەقۆمێ خۆشەویستان بە ئاخری پیری لێ قۆمێ خەتەرناکە بەڕاست وا ڕەشە ڕێحانەکەیش یادی بەخێر ئەڕۆکە عەزیزە ئەڵێ ڕەشە ڕێحانەی پەلکان دادی ئەڵێ خۆی حەزێکا پوری نایەڵێ ئەو شیعرانە شێ ها شێری فۆلکلۆر و ئەلەم بابەتانە خۆشەویستانی ئارام باشە ئەمەیە یەکێتێکی مەلا بەختیارە بەرە کاک مەلا بەختیار کاکە وازمان لێبێنە ئەی هاوار کاکە مێشکمان بە بۆ خاتی داروبەرد مێشکمان بە کاکە واز بێنە وڵا ڕێکخراوەی ناوە مهم و ناوە دەرۆ مهم ئەوەیە کۆمەڵەکەی تۆ ئاڵای شۆشەکەی تۆ هین بوون پشکۆ نەژمەدین بوو بەدەیان ساشەری بنەماڵەی بازانی کرد لە دوای سێسە گۆڕی مەلام سەفا دانیشتووە تەسبیحات دەکا پشکۆ نەژمەدینی ئاڵای شۆڕش باشە شاعیر نووسە چۆسە گۆڕی مەلام سەفا بە شەرەفم بە $3000 چوو بوو $3000 دابووە باوکم پشکۆ نەژمەدین بە گۆڕی ئەو حاجی عەلی باوشی من بە گۆڕی ئەو حاجی عەلی پێنجوێن تەلەفۆن بۆ من بکردایە ئێشەش بەیانی تەلەفۆنم بۆکی من $3000 بۆ نێرم بۆچی بۆ $3000 چووسە گۆڕی مەلام سەفا خۆ قەی ناکە کەسانی تر بڕۆنە سەر گۆڕی مەلام سەفا تاڵەبانی هەر کەسێکەشن ئازادن ئەزانی بۆ ئەوانە ئازاد نییە کە دەیان ساڵ کوڕی خەڵکیان بە کوش داوە دژی بنەماڵی بازانی مەعقوڵ نییە من دەیان ساڵ کوڕی خەڵک بە کوش بدەم بکوشم ببڕم دوای بڕم سەر گۆڕەکەی مەلام سەفا ئەمەیە ئاڵای شۆڕشەکەی تۆ کاکە مەلا بەختیاریشە کەواتە ئەم قسە قورئان بۆ ئێمە مەکە نەفرەت لە مێژووی ئاڵای شۆڕشەکەت لە کۆمەڵەکەت لە یەکێتیەکەت کۆمەڵەکەت بێشەرەفترین حرەکەت لە مێژووی ئێمە کۆمەڵەکەی مەلا بەختیار بوو باش بیزانین کۆمەڵەکە ئەمە مەحموود سەنگایی بوو ئەمە عەدنانی حەمەیمی تادەمینا بوو ئەمە نازانم هینە نایچێ خودی خۆت مەلا بەختیار بوویت نازانم ئەمە کۆچەتە ملپانکە بوو یعنی ئادەی لە ناو کۆمەڵەکانە ئەوەی کە پۆستی هەبووە کە ئەوە بووە یەک شەریفم پێ بڵێ مەلا بەختیار یەک شەریفم پێ بڵێ کە کۆمەڵە بوو بێزەحمەت نەبێ باشە بئەخلاقترین مەخلوق کۆمەڵەکان بوون لە دوای ڕاپەڕینەوە هەمووی دز بێشەرەف بێقیمەت داعداچی باشە هەمووی ئەمانە بوو بە شەرەف و وجدان ساڵی 92 ئەو شێخ جعفەرە چوو بوو بۆ حاجە و ماڵی ژنێک کە ژنەکە ئەناسم مێردەکەی شەیدە کە چوو بوو 4000 دیناری بردبوو یاوی بە ژنەکە خستبوویە ئەویش خستبوێن ژێر ناو دۆشەک و بەتانیەکەی مناڵەکانی هیچ نەبوو بیخوا پارەکەی سەرف نەکردبوو وتبی ئەزانم ئەم شێخ جعفەرە ئەم پارەی هێناوە لە خۆ نییە مێردەکەم بۆی باس کردوم کە شێخ جعفەر زۆر بێشەرەفە وەڵا پارەکەی نەخواردبوو وەڵا دوو هەفتەی پێشە شێخ جعفەر دقیق لە دەرگایەتەوە فەرموو کاک شێخ جعفەر بەخێر بێ یاخوا تەکلیف لە ژنەکەیەکە ژنەکەی ژەڵێ کۆی بڕۆ هەی بێشەرەف ئەوە پارەکەتە ئەمزانیت ئەو پارەیە بۆی هێناوە بۆی بێتەوە تەکلیفم لێ بکەی ئەوە پارەکە بڕۆ دەرەوە هیچ و پوچ دەری کرد بۆ دەرەوە ئەمە کۆمەڵەکەی ئێوە کاکە خولە سەنگاوی کۆمەڵەکەیە ئێمە 35 ساڵ تەجروبەی ئێوەمانەیە کاکیش تۆ فەرنە عەبدولقاهر ئەمە کۆمەڵەکەتانە کاکیش ئیتر کۆمەڵی چی کاک مەلک شەنازین بە چیتانەوە کەم زەحمەت نەبێ کاک بە چیتانەوە ئەشۆ بلا مەجموعەیەکتان تایە وەکو مامۆستا جعفەر و ئەوانە پیاوی شەریف بن دزیان نەکردووە گەندەڵیان نەکردووە من ڕزم بۆ ئەوانە هەیە لە حەقیقەتە پۆستیان نەبووە گەنەخۆریان نەکردووە ڕزم بۆ ئەوانە هەیە بەڵام ئەوانەی کە هەمویان دزت درۆزن بوون بەڕاستی لەبەرەوە بۆمان باز بکەن کاکیش تەواو واز لەوەش بێنن سەر بابەتی تر پەلە مەکەن کاک ئەمشۆ بابەتەکان گەرمن خۆشەویستە ئەک عافیەتی بێ کاگەڕا مەحموود ئەک عافیەتی بێ ئەخۆ ئەبێ ئەو ئارام مەحمەوە وەکو حسە تاقە لە ناو ئۆپۆزیسیۆنا بمێنێتەوە جارن کابرایەکە بۆ ناوی حسە تاقە بووە یعنی تەنها خۆی ئەڵێن 15-20 کەسی ئەبردەوە بۆ ئێران شەڕی لەگەڵ جمهوری ئیسلامیە کرد بۆ منە 15 ئەبردەوە هەر 15 کوژە خۆی بەتەنها هاتۆ بۆ سلێمانی ئەوە نایە ناو حسە تاقە ئەبێ ئەو ئارام مەحمەوە وەکو حسە تاقە بمێنێتەوە حتا ئەو ڕۆژەی ئەمرم باش نییە قسەی خۆم کەم نەک بڕۆم بم بە جاشی پاتی وێچێتی و ئەلم بابەتانە ئەرە وەڵات ئازیزانی ئارام مەحمەد پەلە مەکەن جارێ نۆی هەشتی 2024 سەعات 5 ئێوارە شاید حاڵێک ئاسایشی قەرەداغ ئاگادارە کاتەوە کە چەند چەکدارێک لە دەوروبەری نەرامسین بوونیان هەیە هەر لەو دەوروبەرە خۆشەویستان مەقڕێکی لیوای کۆماندۆشی لێ
ئاسایشی قەرەداخ و پۆلیسی قەرەداخ هەموو ڕاستیەکان ئەزانن من پەیوەندیم لەگەڵا کردن لە ماوەی دوێنێ پێرەیە بەڵام وتیان کاگالام ئێمە هەموو شتێک دەزانین بەڵام بەخوا نایەن قسە بکەین کاکیچ نایەن ڕاستیەکان بێش کەسێ بڵین نانوێرە ڕاستیەکان بڵێن بەڕاستی بەڵام من خۆم زانیەکان دەستکەوتووە کە ئەو دوو ئاسایشە کێ کوشتوری بۆشی کوژاوە کۆماندۆ و کاروانی کوڕی مەحموود سەنگاوی باشە کە ئێستا ئەمانە ئایدی پاڤڵن زۆر دەمێکە ئەمان لەو ناوچەیە سەرقاڵی ئاساری کۆن کاکە ئەمانە دزن ئەمانە چەتەن بەڕاستی حەزەکەم هەمووتان ئەو ڕاستی بزانن کاتێک ئەم کارمەندانە ئەشنە شوێنی ڕووداوەکە لەلایەن چەکدارەکانەوە ئەدێنە بەرفیشەک شەماڵ و هونەر کە دوو کەسن لە ئاسایشن هەردووچیان نەکوشی دوو ئاسایشەکەی تریش تەقە لە چەکدارەکان ئەکەن ئەو کاتە چەکدارەکان ڕاکەن لەو کاتێشا لە ناو مەقڕی کۆماندۆوە دەست ئەکرێ بە تەقە بۆ ئەوەی ئەو دوو ئاسایشێتە سەریان لێ تێکشێت و نێوێ نزیک بوونەوە لە برادرە کوژاوەکانی خۆیان چونکە دوو ئاسایشی یەکەم کە ئەچن بۆ سەر ئەو مۆزوعە با بڵێن کە ئەمانە ئاخۆچێن دوانەکە بەجیا بوون دوانەکەی تر بە دوایانە با بڵێن دێن بۆیە تەرمی هەردوو ئاسایشەکە ئەکەوێتە دەستی چەکدارەکان دوانەکەی تریش ڕاکەن ئێستا ڕووی نیشانەکان لە 100% لە کۆماندۆ و لە حیمایەکانی مەحموود سەنگاویە لەو ناوچەیە خۆشەویستان ئەو ناوچەیە مەری پیا ناڕوا یەکێتی و ئێسەکانی ئاگادار نەبن نە داعش ئاگای لە مۆزوعەیە نە هیچ ئەمە قسەی قۆڕە لە حەقیقەتە چەندین نابەرپرسی دژ و جەردا باخ و ڤێلایەن لە قۆپیەکانی قەرەداخە هەیە شێخ جعفر هەیەتی خولە ژەنگاوی هەیەتی جەلالی شێخ کەریم هەیەتی ئەکەیمی شێخ ئەحمە هەیەتی شێخ نەهروی کەزنەسانی هەیەتی باشە و ئەوەشمان بین نەچێ خۆشەویستان پۆلیسی دارستان بەدائیمی بوونیان هەیە لە هەموو قۆپیەکانی قەرەداخە باشە بەڵام لەوەتەی کۆماندۆ دژە تیرۆ چونەتە ئەو قۆپیانە ئەوانە هیچ ئەشێکیان نەماوە کە حسابیان بۆ ناکە قۆڕ بەسەر و داماون ئەوەتە دوانیشیان لە کوشتن لە ئاسایشەکان و وەکوکە ئاگامەدەیە بۆیە کاتە دوو ئاسایشەکە ئاکوژرێ سلاحی هەردوو ئاسایشەکە ئەبەر لەگەڵ خۆیانە لەگەڵ مۆبایلی ئاسایشی کەنەکەناوی شەماڵ بۆ بەداخەوە کە کوژاوە مۆبایلەکەی ئاسایشی دووهەمیش ئەشکێن و کە ناوی هونەرە فڕی ئەدەن بۆیە لەو کاتێشە مەفرەزەیەکی پۆلیسی قەراغ ئەگەر لە شوێنی ڕووداوەکە بەڵام لەلایەن تیمێکی کۆماندۆ ڕێگریان لێکرێت کە نەچن بۆ شوێنی ڕووداوەکە چونکە گێنن لە مەترسیایە لەم ڕووداوەشدا دەمانچەیەکی جۆری کڵۆک و دوو مەخزەنی ئێم4یان لێجێ ئەمێنێ و شوێنەکە چۆڵەکە خۆشەویستانی ئارام ئەحمەد ماوەی ساڵەکە مەقڕێکی دوای کۆماندۆ لە قۆپیەکانی قەرەداخ دەوا بکەن کە بارەگای سەرێکیانەکەوێتە بەرامبەر باخەکەی شێخ جعفەر و جەلالی شێخ کەریم کۆنە چی پێڵێن ئەوە کە ئەو شوێنەی بارەگای دوای کۆماندۆی لێ ناساوە بە تەیارەخانەکەی قۆپی قەرەداخ شوێنی کوشتی دوو ئاسایشەکە نزیکەی 100 متر بوو و 100 متر لە مەقڕی دوای کۆماندۆ دوورە کە یەکەوێتە نزیکی بەنداوەکەی قۆپیەوە من ڕسمەکەم لەلایە خۆشەویستان کە شوێنی کوژاوەکە بۆ مەقڕی کۆماندۆ ئازیزانی ئارام ئەحمەد یعنی 100 تا 200 مترە کە تۆ ئەتوانی یعنی لێرەوە تەقە بکە لێەوە فیشەکەەکە کاتە شوێنی خۆی چۆن ئەم کۆماندۆی ئاگای لێ نەبووە کە لەوێ ئەم دوو کەسە کوژاوە چۆن بەڕاستی هەر لەو ناوچەیەشە لە ناو قوڵایی ئەو قۆپیەکەدا بنکەیەکی دزەتیرۆریشی لێ گوایە ئەوانش بۆ پاراسی ناوچەکە لەوێ ئیشەکەن بۆیە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەو قسە قۆڕە هەموو ئەم هەموو هێزە لە ناوچەکەیە بێ کەچی ئەڵن وەڵا کاکە یان داعش بوون داعش چێکە لەوێ کاکە ئێوە خۆتانن خەریکی تاڵانچێتین و دزی درۆزن کاکەجێ دەمە بەدەشتێکی تر نییە یعنی یەکێتی خۆشەویستان بە هەموو عەقڵیەوە هەساوە چی کردووە ئازیزانی ئارام ئەحمەد بۆ چاواشەکاری ئەشکۆتێکی تەقانەوەتەوە دەوروبەرەکەی اینجا کچێکیان نەدۆ بە کامێرایەکەوە ڤیدیۆیەکی لێگرتووە ئەڵێ بەڕێزان خۆشەویستان داعش ئەلم شوێنە بوون و ئەها شوێنەکەیان ئەلم بابەتانەیە ئێوە بڕۆسی راپۆرتە ڤیدیۆیەکە بکەن خۆشەویستانی من باشە تو شەرەف داعش لەویا چیەکە ئازیزانی ئارام ئەحمەد سێتە سادی لای داعش چیەکە ڤانتا لای لە کامێراکە هەمووی دەرچووە لەویا چیەکە زەحمەت دەبێت ڕۆنی تەنەکەی لێ خۆشەویستانی ئارام ئەحمەد داعش لەوێ هێرکە ڕۆنەکە ڤانتا خواتەوە لەناو ئەشکەوتەیە بۆ داعش بۆ سەرەن هاتووە بۆ جەماعەتی مەحموود سەنگاوی و دژە تیرۆر و وەهاب هەڵەبجێ و ئالەم بابەتانە تا خەریکی ڕۆن و سادی و ڤانتا هەڵقوڕاندن بن بۆ شەرم کەن کاکەوە درۆ بۆ چیەکەن کاکەجیان بەتەواو دژە تیرۆر و کۆماندۆن بۆ دزی و دۆزینەوەی ئاسەوار دەمێکە لەوێکی و ماڵەکەن و کوڕەکەی مەحموود سەنگاویشی تیا هەموو تا خەریکی دزی و جەر دەین کاکە پاشان خۆشەویستە من بە جواداچوونم کردووە هەموو قۆپیەکان کامێرای 360 پلەی تێدایە ئاسایش و پۆلیسی ئاسایشی بەردەڕەش پۆلیسی قەرەداخ کامێرەکان لە بەردەمایە هەر حادیسەیە کە ڕوو بدا
وەکو ئەمریکا لەو شاخا ڕوویاوە ئاگاداری هەر هەبووین باشە دەتوانن هەموو ڤیدۆکان سیرکەن بەڵام لای چی ڤیدۆکان زەحمە نەبێ کە کامێرەکان باشین کوالیتیشە بەڕاستی اینجا شێخ جەعفەری داوێن جوان ئەوەی ڕسمەڕوتەکانیشی بڵاو بوو وتیان کاک شێخ جەعفەرەوە ئەو ڕسمە ڕوتانە بووە بڵاو بۆتەوە عیبەتی جا خۆ نەممەوە من کردومە سۆسێری ئەو جێگەی سەرۆکی هەرێمە سۆسەری جێگەی سەرۆکی هەرێم کە شێخیش بیت جاوە باوکی خۆ عەفریکا باوکی شێخ جەعفەر ئەڵەن پیاوێکی زۆر محتەرەم بووە بەڕاستی باوکی ئەم شێخ جەعفەر و شێخ دلێرە تۆ بەخەرەی شێخ جەعفەر مەچێت خوان کەسێکە کابرا خۆی پیاوێکی چاک بووە ئەڵێ باوکی وتوێتی من باوەڕم بەم شۆڕشە نییە توانە بوو وتوێتی ئاخر من ئەترسم کورسەرکەی و کوڕەکەی من ببێ بە مەسئول باشە یعنی کوڕەکەی خۆی نازیوە باوکی ئەم شێخ جەعفەرە خۆشەویستە کەوا پیاوێکی زۆر باش بووە بەڕاستی یعنی کوڕەکەی ئابۆ جۆرە بووە باشە اینجا شێخ جەعفەر ئەڵێ چی ئەڵێ وەڵا ئەمانە داعش بوون تونێلیان کون کردووە و مۆلیدیان پێ بووە مۆلیدە تۆ سێ ئەو قسە قۆڕە ئەو کەژوچیەوە قەرەداخە دەیان ئەشکەوتی گەورە و بچووکی تایە لە شوێنی زۆر سەخت و ئاڵۆسن لەو شوێنە ئیتر بۆچی ئەچن ئەم شاخە کون نەکەن و ئەو شوێنش کە نزیکی لەلا دێوە باشە لەوێ ئەوواکەن پاشان تو ویژدانتان خۆشەویستان هەموو کەس ئەزانێ ئیشپێکردنی مۆلیدە لەو شوێنە دەنگەدەنگ دروستەکە و خەڵک پێزانێ قابلە ئەمانە ئەگە داعش بن ئەوە عەقڵیان نەبێ ئەو شتە نەزان ئەم مۆلیدێ دەنگی هەیە و نابێت و ئەرەم بابەتانە ئەگە داعشە بۆ لە ئەشکە دوو دەستەکانە بۆ خۆیان لێو دەنەنیشن و خۆیان شادنەوە بەنهێنی قسە خۆڵیچە دوایش ئێمە باسی هەموو کامێرەکانمان کرد کاکەجێ وەڵڵی خۆشەویستان بەدەق بۆیان ناتوم ئەڵێ قۆپیەکانی قەراق لەژێر چاودێری کامێرادایە کاتی خۆی کامێرەیان لەسەر شاخەکان لە چەند شوێندا ناوە بە حسابینی پۆلیسە بەڵام ئێستا ڕەبتی ئاسایشی سەوسێلێنان کردووە باش نییە حتا لە لای شوێن جەلاری کۆنەبریکارەوە هەتا وەزیارە و لێەوە بۆ قەڵای باوەکر و لێش وتان وتکەی سپیان هەمووی کامێرای ئایزانی ئارامەحەد لەبەرەوە ئەو قسە قوڕانە بۆ ئێمەمانان مەکەن ئەوە جەماعەتی کۆماندۆن ئەو کارانیان کردووە و ئەو دوو ئاسایشە بە دەستی ئەوان بەڕاستی بەداخەوە تیرۆر کران و شەهید کران کەس و کارەکانی ئەبێ بزانن کە ئەوەی ئیلاقی بەسەر داعشەوە نییە هیچێتی درۆکە داعش لەوێ وجودی نییە ئەسڵ ئەساسی نییە بە دەستی ئەمانە شەهید کراون ئەو دوانە کە ئەچن بۆ کوناوکون ئەگەڕن بە شوێن ئاسەوار و ئەم بابەتانەیە لە شاخ و داخوشار خەریکی ئەوە بەڕاستی حتا ماوەیە جێترۆل لە هەڵەبجە خەریک بوو ماوەیە ئەو خوب باسم کرد لایڤە کاکە جەماعەتی وەها هەڵەبجەی ئەوانە لەو دەڤەری هەڵەبجە خەریکی دەرێنی ئاسەوار و دزی و ئەم بابەتانە بوو تەواو شەڕەکە لەبەری ئەو دوانە بوو تەواو اینجا ئەچمە سەر مەسەلەی یەزیدیەکان و پارتی و بنەماڵەی بازاڕی و ئەم بابەتانە تەحموڵتان بخۆشەویستە خۆشەویستان لە ساڵی 2014 هەمووتان لەبیرتانە لە پیلانگێڕیەکی ئێقلیمی و نێودەوڵەتیدا بە پیلانی میت و پاراستن لە قەتەر و تورکیا بڕیاری ئیبادەکردنی ئێزیدیەکان درا بە مەبەستی دروستکردنی دەوڵەتێکی ئیسلامی سوننە لە عێراق و سووریا لە مووسڵەوە تا و منتیقە و تا کەرکوک و ئەمە بابەتانە لە کاتی خۆیان من هەموو ئەمانە بەلای بۆ ئێوە باس کردووە باشە ئەمەیش دژ بە هەژمونی ئێران و شیعەکان بۆ ناوچەکەیە باشە واتە بەسەر لاشەی ژن و مناڵی یەزیدیەکانە ئەو پیلانە وەگەڕخراو ئەوانە ئاوایان لێ هات ئەوەی لەو ڕۆژەیە فریای ئێزیدیەکان کەوت لە ژینۆسایدی یەک جارێکی تەنیا و تەنیا پەکەکە بوو لەگەڵ یەک فەرماندەی یەشێتیە بە ناوی قادر خۆرانی کە کاتی خۆی لای خۆ ناوەکە نووسیوە لەگەڵ کۆمەڵی هاوڕێیە ئەمانە نەبێ نەیەشێتی نەپاتی یەک کەسێن یەکچی نەکرد باشە مەسەفای سەی قادر قوتابێت دەست پیس و دایان پیسەکەی نەوەشووا مستەفا لەو کاتەیە وەچنی پێشمەرگە بوو یەکێک بوو لە ئەندازیارە پراکتیکەرەکانی ڕووداوەکە خۆشەویستە باشە ئەوەیشی کە بوو ئارامەحمەد بەڕاستی جێگەی داخە قسەکەر و بڕیار بەدەستانی ئێزیدی بە نادێ مرادیشەوە بوونەتە لێسەرەوەی چەقۆی جەلادەکان بۆ نمونە هەتا ئێستا نادێ مراد بە وشەیەک سەرکۆری تورکیا و پارتی نەکردووە لەم ڕووداوەدا یان مێری ئێزیدیەکان ئەم ساڵ لە ساڵیادەیە سپاسی پارتی و بنەماڵەی بازاری کرد باشە هەمووشان ئەزانن ئەوەی کە ڕوویە بە پیلان بوو کە پارتی تایە بەشدار بوو مەسعود بازانی میتی تورکیا ئەبەن بابەتانە بە هەمووشان لەم ماوەیە دوو حیزبی ئێزیدی کە بە فکر بە فەلسەفە باشە بە هەستانەوە بۆ بەرخۆدان بۆ بوونە ناوچی بەرەنگاری شۆڕش و ئێزیدیەکان لەلایەن چیەوە داخرا لەلایەن جیهادێکی ئەمنی وەتەنی بەغا کەسەر بە سوننەکانە لە ڕێگەی بەرپرسی شؤونی حیزب لە کۆمیسیۆن کە یەکێتیە خۆشەویستان واتە یەکێتیش لەوێ ئیشێکی سەخیفی کرد بەڕاستی لە بەرامبەر ئەو دوو حیزبەیە
لە دواییشە هەسان دوو کارکتەری قورمیشکراویان هێنا هینی ئێزیدی بە ناوەکانی قاسم شەشۆ و حەیدەر شەشۆ بۆ دروستکردنی ڕایەکی لە جەمعی دژی ئێزیدیەکان بەڕاستی ڕاکە دژی ئەوان بوو کەوتە سوکاتیکردن بە ئیسلام هەتا ئەو نەشعوریان نەبوو کە ئیسلامی ئاسایی ئیسلامێک کە کەچێکی خواپەرستە جیایکەنەوە لە عەقڵێکی تندڕەوی وەکو داعش و ئالەم بابەتانە ئەوان ڕێک هاتن پەلاماری ئاینی ئیسلامیاننا نەک پەلاماری داعش و فڵان فیسەکان ئەمە بەتانە بدەن بۆیە مۆزوعەکان ئاوا دەکرد ئەمەش بۆچی چەندین بەرامی لە پشت بوو کە بەوری گوێتان لێبێ ئەویش لابردنی چاوی خەڵک لەسەر بکەری سەرەکی تاوانی جنسایەتی شەنگال خۆشەویستان چونکە لە کاتی خۆیان باسم کردو ئازیزانی ئارام ئەحمەد 8,000 ڕاکەڤانی لە ناوچەی شەنگاڵا بوون بێ ئەوەی ئەمانە یەک فیشێک بتەقێنن ناوچەکە و چۆڵیان کرد یزیدەکان بە گورگانە خواردنیانە تەسلیمی داعشیان کرد یەک شەڵیان نەکرد کاکە ئەگەر پارتی شەڕی کردایە خۆ داعش نەیتوانین سەرکەوی بەسەر یزیدەکانە ئایان لێ بکە بەڕاستی بۆیە ئەوانەیشی کە ڕەخنە لە شەشۆگرن هێش ئەکەنە سەر شەشۆ نایەرن ڕەخنە بگن لە خودی ئەو حیزبەی کە حەیدەر شەشۆی هانداوە بۆ نانەوەی ئەو گۆمەندە لە باشووری کوردستانە باشە تەواو من حرمەتم هەیە لە لای من ئێزیدیەکان نمونەی خەڵکی ئازان نمونەی خەڵکی جەوامێرن کە ئەبێ پاڵپشتی بکرێن و قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە نەوەک هێرشتی میدیان بکرێتە سەر بۆ خۆشکردنی ئاگری ڕقوقین و بۆ پارچەکردنیان لەلایەن کۆمەڵی خەڵکەوە کە ئیسلامی سیاسی من لەگەڵ ئەوەی شانین بە هیچ جۆرە بەڕاستی بۆیە دەبێ ئەم شەشۆیانە ئەم حیزبە کە ئێوێ شەڕ و ململانێ بخاتە ناو ماڵ وە سووک و ڕسوا بکرێن و پەردە لەسەر پیلانە گڵاوەکەن هەڵ بدرێتەوە هەتا وڵات بە ئاقایی جەنگدا نەڕوە ئەمە کارەساتە بەڕاستی خۆشەویستان مرۆڤی عاقڵ و هوشیار ئەبێ بای ئەوە عەقڵی هەبێ چەندە لە ڕووداوەکانی مێژووی دوێنێ وەربگرێ و نەکەوێتە ناو ئەو ململانەیانە وەک کرەسێکی بەکارهاتی جەنگ خۆشەویستانی ئارام ئەحمەد ژیان لێکتر قبولکردن و خۆشەویستی و دان بە خۆداگرتن و وەسەبر و ئارامیدایە بۆ ئەوی هەمومان بە دەروونێکی هاوسەنگەوە لەگەڵ یەکا بژین من بە هیچ جۆرە لەگەڵ ئەو شەڕە مەسهەبی و شەڕە نەتەوەی و شەڕە خێڵێکی و ئەلەم بابەتانە نیم چونکە ئێمە خەڵکی یەک ناوچین ئەبێ بە یەکەوە بە ئارامی بژین بۆیە نەوە گۆکو ئەمانە کە جینگڵ بەڕق و چینەی ئاینی نەتەوەی بدەن لەناو ناخی خۆیانە بەڕاستی ئەوواکەن بیر لە ڕقکەنەوە لە تۆڵەکردنەوە بکەنەوە باشە خۆیان بوون بە کەرەسە بۆ کۆمەڵی شیار و بازرگانی جەنگ لە ناوچەکەدا ئەزانی ئارام ئەحمەد من حەزەکەم ڕازگۆ بم لەگەڵتانە ئەوەتان بیر نەچێ ئەم شەپۆلانە شەپۆلی جۆرێک لە ئیسلامی سیاسی لە هەرێم و ناوچەکە هەتا ئەوەی کە لە ڕازڕەوەکان لە دژی پەنابەرە ئیسلامیەکان لە بەریتانیا کردیان بڕواتە نەبێ خۆشەویستان هەر هەمی ئەمریکا و ئیسرائیلوان لە پشت ئەو مۆزوعانەوە زۆربەی زۆری بانخۆن و ئیسلامە سیاسیەکان دروستکراون ڕەبتیان بە ئاینی ئیسلامەوە نییە لە منی ببیستن باشە هەر هەمووشی بۆ ئاژاوە و تەفرەقە و تەفرەقەنانەوە و بۆ شەڕ و ئەم لەوە بۆ پارەپەیانکردنە و هەمووی باوەشێنکردن و گەشانەوەی پشکۆی ئەو شەڕانەیە بە قازانجی ئەمریکا و ئیسرائیل و بۆ خستنەوەی نائارامی و ئەلەم بابەتانە لەم ڕۆژانە عەزیزانی ئارام ئەحمەد هۆڵەندا بڵای کردوتەوە ئەڵێن لە سا 80 کارەبای فەڵەستین ئێستای ئیسرائیل دابینیەکە خۆشەویستانی من باشە لەم ماوەیە هەرچی زەڕیبە هەبووە ئیسرائیل وەری گرتووە هەموو بەشەکەی داوە بە فەڵەستین بەشی خۆی یاوەتی ئەمانە هەمووی لە هۆڵندا بڵاو بێتەوە راپۆرتی هۆڵندی بەڕاستی اینجا لەو بەریتانیای خۆشەویستان 420 دانە کەس لە ڕازڕەوەکان گیراون یەک کەس لەوانەی تریان نەگیراوە بۆ ئینسانی عاقڵ یاریەکان ڕوونە باشە سێ ڕۆژ بەر لە ئێستا مووسڵ ئینزار کراوە کە داعش دێتەوە باشە کەچکە دروستیان کردووە راپۆرت بڵاو بۆتەوە 4500 کەسی تورک بە پاساپۆرتی تورکیا ئەوانەی کە دوو پاساپۆرتیان هەیە دژی حەماس لە ناو لەشکری ئیسرائیلە شەڕەکەن خۆشەویستانی من لەم لایشەوە ئەو ئیسلامیانەی کە لەگەڵ ئەردۆغانان چاپڵی بۆ لێن و ئەزان ئەردۆغان زۆر دژی ئیسرائیلە باشە ئێستا کەشف بووە کەژی تورکیا ئەڵێ ئێمە جنسیەکانیان لێوەرەگرینەوە قسەی قاڵ بڕواتانە بێ خۆشەویستانی ئارام ئەحمەد هیچ ئەندامێکی حەماس بەبێ ئاگاداری ئیسرائیل ناتوانێت بڕۆتە ناو غەزە ئەم شەڕانە هەر هەمووی بەڕێکەوتنە شەڕ بازرگانیە خۆشەویستانی ئارام ئەحمەد بڕواتانە بێ کەسیان ڕکان لێکتن نییە هەروکو پارتیویشتی خۆ ئاگاتان لێ لە شەڕسەکانەوە ئەم دوو حیزبە بۆ مانەوەی یەکتر گوایە شەڕیانە گوایە دژی یەکترین باشە ئەوە 6 ساڵ تێپەڕێ کەسیان لەناو ناچن باشە چونکە یەک ڕائەگرن درۆکن باشە چونکە مانەوەی ئەم دوو حیزبە بە قازانجی مانەوەی هەردووچان و داگیرکەرانیشە لە ڕاستیە باشە یەکێتی ئەڵێ دەنگم بنێ ئەگەر من نەبم باڵانس تێگەچێ پارتی ئەڵێ دەنگم بنێ ئەگەر من نەبم باڵانس تێگەچێ ئەمە کێشەکە لەبەرەوە ئەمانە واقعین ئەمانە ڕاستین ئازیزانی ئارام ئەحمەد هەموو ئەمانە بەرنامەیە
اینجا بابەتێکم هەیە ئەچمە سەر مەسلەی هێزە ئەمنیەکان خۆشەویستانی من بۆی هێزە ئەمنیەکانیش بناسن دوای ئەوەی تر ڕەنگە بێمە کۆتایی بابەتەکەم چکە دەمێکە قسە کتێبێکم لایە فەڕاح شاژنی ئێران ئینژینەکەی حەمەڵەداشە کە ئاکاتە خێزانی سەرۆکی ڕژێمی پێشووی ئێران واتە حەمەڵەداشە لە یادداشتەکانی خۆیان یەکێک لە هۆکارەکانی ڕووخاندنی دەسەڵاتی شای ئێران بۆ لاوازی کەسێتی سەربازی و فەرماندەکانی دەوری شا ئەگەڕێتەوە بەهۆی دامەزراندن و هێنانە پێش و گەورەکردنی کەسانی بێڕەوشت بێشەخصیەت لەناو دەستگا ئەمنیەکاندا کە تەنها پێوەربۆرگرتنیان جەستەی ڕێک و لووسکەلەیی و گەلحۆییان بووە بەبێ گوێدانە پێشینەی کاروکردەوەیان ئەوەیشی ئەمڕۆ لە باشووری کوردستاندا هەیە هاوشێوەی لە هیچ کون و قوژبنێکی ئەم دنیای نییە ئاجزانی من کە فەرماندەکانی هێزە هەستیار و گەرینگەکانی دەستگا ئەمنیەکان ئەمانەی یەکێتیە ئەوانەی پارتیش ببنە تیکتۆکچی وە لە سناپ و ئەنستا ڤیدۆی ڕەقس و دانس و هەڵپەرچەیە هی باڕ دیسکۆکان دابنێن لەگەڵ چاوەش و شایەرەکانە دەوریان بڵاو بکەیتەوە بڕۆسەیەکن خۆشەویستان هەر هەمویان لە ناو گێژاوی مەزبوون خەریکی ئەمانن بڕۆ سەیریان کە یەک ئینسانی شەریفیان تیانیە لە مەسئولینی ئەم هێزە ئەمنیانەیە هەر هەمووی خەریکی مادەی هۆشبەر خەریکی فەسادی خەریکی بێڕەوشتی خەریکی ئەلم بابەتانن عزیزان هەندێک کەسەیە کە من ناویان نابم تکایە بۆ ئەوی بوان نەبێ بەڕیکلام کاکە ئەوەی کە خۆی ئەفرۆشی خۆی ئەفرۆشی چاوی دەرهاکەی مشکلی ئێوەیە یەک زەربی لێ بدەن و تەواو ئەزانم چەندجار ناوی خەڵکانێکەوەن کە تازە خۆیان فرۆشتووە وەڵڵا یەک سەڵ بە لێ ئێستا ئاگام لێ خۆیان فرۆشتووە ئەوانە کاکەجێ ئەوانە ڕۆیشتن چوونە ژووری نووسینی یەکێتی و پارتیەوە تەواو لەبەرەوە پێتان خۆش بێ ئەوانە بڕۆن ئازیزانی ئارام ئەحمەد ئێوە پێتان خۆش بێ کاکە ئەگەر من درۆ لەگەڵ ئێوەیە بکەم وەکو ئۆپۆزیسیۆن کە دژی کردی پارتی قساکەم وەڵڵا بەیانی بڕۆن بم بە پارتیا بێکێتی باشترە لە کۆڵتانە بمەوە کاکەجێن ئەو کاتە ڕاستینەکەتان بۆ دەرەکەوێ ئێوە ئەبێ بە شوێن ئینسانی ساخە بگەڕێن پیاوێکە یا ژنێکە یا هەر کەسێکەیە یە ساڵانێ جوێن بێگیری پارتی ئەدا دوایی بۆ شوێکی ژووری نووسن بۆ سێکس و ڕابواردن بۆ پارە ئەچێتە چین بە پاڤڵ و قوبات ئەبێتەوە یا بە پارتی ئەبێتەوە چاویان دەڕەها کاکەوە کەی کێشەیە بەڕاستی ئەمە کەی مۆزوعە ئەوانە بەناوی ئۆپۆزیسیۆن قسەیان کردو چیان کردو تا ئێستا لە سێمانیای بیکەن خۆشەویستان ئەم پارە پیاکردن بۆ بە قوربانتان بن هەمی بە پارە بۆی خۆشەویستان خۆمشتێکی عەجیب نییە کاکە بەخوا شکاتێنە مەسڵبەتەکە بەخوا ئێستایش مەجموعەیەک لەم ئەوروپا هەن کە قسە بێکردی پارتیان بەخوا پیاکردی پارتی بەخوا پیاکردی پارتی بەخوا هەیەە پیای نێچێبەن بازانیە بەخوا هەیە پیای ئەتەم بازانیە قەسەم بەخوا زەلام لەو بەریتانیایە قسەی لەگەڵ خەڵکا کرد دەنگیا و دەستگای زانیاری باشە دەستگای زانیاری خۆی وتوێتی ئەو دەنگیامەتی هەمووی خۆفرۆشی تاکە بەشەر هەیە قسە بێکردی پارتی ئەڵێ خۆشەویستان دەرمانخۆر دەرمانخۆر 200 ئیرۆی بدەرێ بۆ دەرمانەکەی هەموو شتێکەکە ئێخۆ هەزار جار من ئەوم بە ئێوە وتووە بۆیە ئۆپۆزیسیۆن نابێ بە هیچ ئێمە ئۆپۆزیسیۆنمان نییە خۆشەویستان کەس ئۆپۆزیسیۆن نییە لە منی ببیستن هەمووی درۆیە هەمووی مەعاملەیە هەمووی کلیک گرێ دراوە لە ئەوروپا دانیشتووە کلیک بە مەسئولێکەوە گرێ ئەدا و قسەی زلزلە کات و درۆوەکە کاکەجێن تەواو خۆ سەد جار بە ئێوە وتووە کاکە ئەگەر ئێمە ئۆپۆزیسیۆنین ئەگەر دژی ئەم دەسەڵاتین ئەی بۆ بەیەکەوە کۆنابینەوە دە نەفەرمان بەیەکەوە دژی کردی پارتی بین بۆ قەت کۆنابینەوە زەحمەت نەبێ 50 جار هەوڵم ماوە کە هەمومان بەیەکەوە کۆبینەوە 100 جار ئەم قسانە بۆ ئێوە کردووە یەک کەسیان نایەن چونکە هەمووی پێمی خۆی فرۆشتۆ جێر بەجێر کاکە تەواو ئیتر ژنێک ئەڕواتەوە جارێ ئازیزانی ئارام ئەحمەد ژن هەیە کاتی خۆی کە لەگەڵ حیزبی ترا بووە لەگەڵ ئەم ژنی ئێستا فەرقی زۆر هەیە بەڕاستی دەموچاواکەی گۆڕیوە کاکە سمت و سێبەنەی گۆڕیوە خۆ تۆ بێ بزانی کاکە مەمکوسنی گۆڕیوە کاکەجیان هەر هەمووی گۆڕیوە بۆ یەکێتی بیکڕێ خۆی سەیەکێتی ئێستا ئارام ئەحمەدی ناوێ کاکە یەکێتی یا پارتی ئارام ئەحمەدی ناوێ کشێکی ئەوێ بۆ ئەوەی هەم بیخەتە ناو بازاڕەوە و هەم سێکسشی لەگەڵا بکە ئارام ئەحمەدی قوڵبەستەری بۆ چێ کاکە ئەم کشێش ئەبێت جوان بێ کاکە ئەمە سەردەمی نیۆلیبرالیزمە خۆشەویستان ئەگەر جوان نەبی ئینسان بووە بەکاڵا خۆشەویستان ئەگەر ئافەتی جوان بێت لە هەموو شوێنە ئیشی دەسەکەوێ ئەگەر ناشین بێشی دەست ناکەوێت کاکەجیان تەواو ئەم ژنانەی کە خۆیان ئاوا جوانەکەن دەم و چاوە گۆڕن و ئەوواکەن بۆ مامە سێکسەکەیە کاکەگەن جای کا بە ئەندام پەرلەمان ئەیکا بە فڵانە فیسا ئەو مشکلەم عالەمە نییە چاوەڕاستەکە لەبەرەوە کاتان لێکم ئەوەندە باسی ئەوانە مەکەن لە بیریان کەن تیان هەڵن کێ ڕوابێ بەچی مشکلی خۆیەتی گەورەیان مەکەن وەڵڵا زەلام ئەناسن لە گردەکەی خۆشەویستان تەلەفۆنی کردەوە بەریتانیا توی تخوا بەشم بە کاک ئارام ئەحمەد بڵێ ناوم برێ لە لایڤەکانە جوێنیشم باتێقەی ناکە بەس با ناوم برێ بۆی خەڵک بزانن کە من کۆمکان دەکەم بۆ ئەندام پەرلەمانی یعنی تۆ سێری ئەو زۆڵێتیە کە خۆشەویستان
تۆ تەکلیف لە خەڵکەی کە بە ئارام محموود بڵێم کە لە لایڤەکانە ناوی بەرم ڕەخنەی لێ بگرم قسەی پێ بڵێم بەس بۆ ئەوەی کە خەڵک کوردستان هەموو کە گوێ لە منەگرێ بزانن وتم قەسەم بەخوا بمرێ ناوی نابم با باش بزانێ بەخوا هەزار جوێنم باتی هەتا دوو هەڵبژاردنەکان من قسە ناکەم ئەمانش کە ئێوە باسییانەکەن بە حیاتی ناویان نابم بەڕاستی تەواو ئەوانە گەورە ناکەن ئەوانە هیچ نین بەڕاستی کاکە ئەوانە پێڵاون بەڕاستی پێڵاون ئەوانە تەواو کە ئافرەتە پیاوە هەر کەسێکەیە خۆی فرۆشە چاوی دەرهات با بڕۆ بەلا ئیشی خۆی کاکە وەڵڵا ئەگەر بەیانی ئارام محمەد خۆی فرۆش بە یەکێتیە بە پارتی خۆی کە چاوی دەرهات کاکەجی با بڕۆ ڕست خۆی ڕسوا بێ با بڕۆ بەلا ئیشی خۆی چیە تۆ ئەبێ بە ئەندام پەرلەمان چاوی دەرهات وەڵڵای عەزیزانی من بەخبەگیانی ئێوە من پێرە جوتم بە منیان و تۆ بم بە ئەندام پەرلەمان باشە ئەخوتم کاکە تۆ یعنی من ئەوە کابراایشی ینی ئارام محمەد ئەوەندە بچووکە بۆ ئەندام پەرلەمانی ئەخ بەڕاستی منتەقیتیانە برادەر هاوڕێجیان تۆ بە من بڵێ خۆکان بۆ ئەندام پەرلەمانی چۆن شتیۆ ئابێ کاکە چۆن بۆ من سەعەلیکەم بۆ من کەمال کەرکوچیم بۆ من نازانم فڵان فیسارم بۆ من کاکە تیکتۆک چیم چی ما بەسەر ئەندام پەرلەمانی کاکە خۆم بە پیاوە زانم و خۆم بە کەمانی کەسایەتیە زانم و کاکە برا پڕ بە ماڵە بەس شەو نووسینم هەیە کاکە ئەندام پەرلەمانی کەی هینی منە کاک بخاتی خوا عیب بشوی خۆ حەیامە چێ کاکە جاچێ ئەندام پەرلەمانی بەغا چه فەرقی چیە کاکە ئەندام پەرلەمانی ساعتێکی سووکە کاکە لەم هۆڵەندایە بی بە ئەندام پەرلەمان کۆمەڵە شتەیە ئەبێ ئەم خاڵانتیان موجود بێ بۆ ئەندام پەرلەمانی کەچی لای ئێمە هەیدەوە چەقۆ کێش هەڵەسێ بێ بە ئەندام پەرلەمان هەلە خۆیەوە چۆن شوێ بکە بۆی ئازیزان واسە مۆزوعانە بێن ئەوانە ئیهمالکن ناویان مەبن بە هیچ جۆرێ با بڕۆن لە کۆڵمان بوونەوە کاکە بەخوا من پێم خۆشە بەخوا پێشەشێکی تریش هەیە لە ئەوروپا ئێستا کە من ئاگام لێیانە کە کلکیان لەگەڵ دەستگای زانیاری و پاراستن و نێچیرەوان بازانی ئەوانە گرێدا و قسەی زلزلەکەن قەسەم بەخوا حەزەکەم بەیانی بڕۆن ناوێتی پارتی کاکە با لە کۆڵمان برە با کاکە پاکەکان دەرکەوێت تەواو دەرکەوێت کاکە لەبەرەوە اینجا ئازیزانی ئارام محمەد قەت مەڵێن بژی ئێستا ئارام محمەد نییە 30 ساڵە هاوار ناکە ئەبێ هەمیشە گومان بهێڵنەوە بۆ خۆتان لە خۆمی وەربگرن چونکە ئینسان بوونەوەرێکی غامزە باشە ئەکرێ ئەمڕۆ شەریف بێ بەیانی بێشەرەف بێ ئەمڕۆ دەستپاک بێ بەیانی دەستپیس بێ ئەمڕۆ شۆڕجێڕ و جددی بێ بەیانی تەسیم بێت و ئیرادەی تێک پشکێ ئەمڕۆ دژی یەکێتی و پارتی بێ بەیانی پێشی پارتی بێ ئەم شتانە زۆر ئاساییە بەڕاستی تەواو ئەی دووڕێنێ دوای خۆشیەکانی دنیا ئەکەوێت دوای پارە ئەکەوێت دوای حەزەکە لەگەڵ مەسئولێکا بخەوێ بۆ نمونە بگەم مەسئولێکا بۆ خۆی بخەوێت دەڵێ بزانێکم سێکسی ئەم مەسئولە خۆشە یا خۆش نییە بە نمونە ئەچن ئاواکەن کاکە جا داخی ئەوم لێ هەندێک ژنیشەیەک مێردیشیان هەیە ئەی لە مێردە ئەمە هۆرەی گەرەکە هۆرەی گەرەکە خۆشەویستان وەرە ئازیزانی ئارام محمەد پیاوێک نەتوانێ ڕانی ژنەکەی بپارێزێ وەڵام منە ڕۆمە پەرلەمان و ئەو پەرلەمانە هەموویان بەسەر یەکە و ئاڵ و گۆڕەکە و تۆ جارێک ڕانی ژنەکەی بپارێزن مەچۆ بۆ پەرلەمان کاکە تۆ جارێک قاچی ژنەکەی بپارێزە خوا قەزای گیان بۆ قوربانی ئەو میعیدەیە بم ئایلەوە تو جارێکەی ئەو پاراست اینجا ژن و کچ و کورد و ئەوانە بپارێزە کاکە تۆ بێشەرەف بووی تۆ بێقیمەت بووی تۆ لە پێناوی پارەیە ئاو بە بەچاوتەوە ژنەکەت ئەبەن بە خەیاڵتان نایە هەر بە خەیاڵتان نایە کاکە خۆت ئەزانی ژنەکەت لەگەڵ فلانە مەسئولە ئەخەوێ بە خەیاڵتان نایە کورە من بێزم لێتانێتەوە بە قورئان ئەرێ عەزیزان لە هۆڵەندا دوورتر لە کوردستان کوێ با من بڕۆم بەڕاستی با من بڕۆم کاکە بە قورئان تااقەتم نەماوە خۆشەویستان هەر تااقەتم نەماوە با بڕۆم بۆ وڵاتێک کە زۆر دوور بێ لە کوردستانەوە کورە شتی وا ئەبینم نایەرم باسی کەم بەخوا نایەرم بە قورئان نایەرم باسی کەم کاکە ئایلەوە باسی شتێکی نێو کاکیش هەندێک شتێ نایلم نا وازم لێ بێن با ئین دەکەم هەرەوە یەکێتی و پارتی وەکو هێزە ئەمنیەکان ئەگەڕێن بە شوێن چییە بەشن خەڵکی شلاتی سەرسەری بەدفەڕ بەدکردار ئەچن ئەخێنەوە دەستگایەنەوە باشنی زەلام هەیە ئازانی ئارام محمەد ئێستا دۆشەکەی میزاویە دۆشەکەی ئێسش میزاویە لە ماڵی دایکی کە بۆنی میزەکەی لێ دژەترۆ لە لای و هاوڵە بچێت باشە دژەترۆرە خاڵین لە مرۆڤ بوون ئەمانە پوشن بەمانەی کەلیمە ئەمانە نە عقلیان هەیە نە ویجدانیان هەیە نە ئیمانیان هەیە نە ڕەوشتیان هەیە نە جوانیان تایە باش نییە هیچ شتێکیان نێ بەڕاستی بۆیە ئازانی ئارام محمەد حیزبی کوردی بە هەموویانەوە بە پارتیەوە بە یەکێتیەوە بە گۆڕان تەڕەوەکەیشی نەمەوە بە شاسوار و بە فڵان و فیسارەکانەوە حیزبی کوردی ژینگەیەکە زەلکاوێکی گەورەیە بۆ پێگەیاندنی گەجەر و گوجەر و خەڵکی لومپن با باش بیزانین
تۆ محتەرەم بە ناوێکی تێجێ نابێتەوە 10 ساڵ ئەو نوشوان سەفایە بە منی ول کاک ئارام تۆ بێتەوە بۆ کوردستان بەڵام قەت نەیوێرا پشیوانی بکە چونکە ئیزانی بڕۆم بۆ کوردستان ئەوەندە خەڵک لەو کاتا دوامەکە و نەوشان سەفاکە حسابی بۆ ناوە چونکە نەوشان سەفاش وەکو هەمویان پیاوی خێڕیانەوێت باش نییە هەمویان ئەمەیانێ ئێستا پاڤڵ بۆ نمونە پاڤڵی جەلات تاڵەبانی بۆ نمونە نەوشان سەفا کاتی خۆی مەسعود بازرگانی جەلات تاڵەبانی هەمویان قەت ئینسانی محتەرەم و شەریفیان ناوێت ئینسانی خێڕیانەوێت ئافەتیانەوێت بەجێ بێ سۆزانی بیت ئەمە لەش فرۆش بێڕاستی لەشی خۆ نەفرۆشی لە ناوێکێدا جێگە نابێتەوە بۆیە هەموو بۆ پیاوانە بە هەر هەمیان عەلەم تۆ وەکو پیاو کە وەختی ژنەکانتان خوشکەکانتان ئەبن بە ئەندام پەرلەمان لە ناوێکی پارتی ئەمانە حساب دەستی لێ بشۆیتەوە تاو بۆیە پارتی وێشێتی بە پیلان و بە بەرنامە بوونەتە فوتێکردنی ئەو مەعدەنە مشەخۆر و پیسانە لەناو کۆمەلگەی باشوورەوە هەمووشیان بۆچی بۆی کە بێن لە عیزەت نەفسی ئێمە بدەن بەڕاستی بۆیە من داوا لە ئێوە لە هەموو خەڵکی کوردستانەکەم بە هەموو تواناتانەوە دژی ئەم لومپن و ئەم سەرسەریانە بوەسن لە هێزە ئەمنیەکانە بەڕاستی دژیان بوەسن ئەمانە هیچ شتێک نەزان تەقەکردن نەبێت دژیان بوەسن و ئەلبەتە جا عەزیزان باندێکی مافیایی ژیراون لەسەر مەسەلەی دەرمان و ئالەم بابەتانە ئەوەش ماوە کە بۆتان باسکەم بەڵام هیلاک بووم بەڕاستی مەگەر بۆ هەفتەی ئایندە اینجا بەزمی ژنەکەی سەرکەوتی کوبە ماوە خۆشەویستان شەوی 26 حەوت ژنە تازەکەی سەرکەوتی کوبە لە سیتی ستار لەگەڵ 2 مێرمناڵ ئەبێتە دەمەبۆڵی پاژەوەی سکوریتیە کچێک ئەچێ بۆی لەیەکەنجا بکاتەوە بەڵام ئەم ژنە 100 سوگاتی بۆ ئافرەتە هاکات باش نییە کە کوڕەکانیش ئەچن سکوریتیەکان شەقێک لە بەرگونی یەکیان هەڵەیە جا شەقاوەیە ژنەکەی سەرکەوتی کوبە خۆشەویستان ئێستا زۆر شەقاوەیە وەزلەیەکی تیژ ئەدا لە دانێکی تریان ئاسایش دوای شتەکە یەتە سیتیستا وەسع کۆنتڕۆڵ ئەکا یەک کەسیش نەیوێراوە سکەڵات تۆمار بکە لەسەر ژنەکەی سەرکەوتی کوبە یەک کەس نەیوێراوە لە دوای سپاسنامەی ئەو کەسانیان کردووی کارمەندەکان کە ئێوە شتەکەتان بڵاو نەکردوێتەوە بەڵام ئەو من بڵاوم کردو اینجا عەزیزان ئەم ژنە من نازانم سەرکەوتی کوبە بۆشی وای لێ هاتەوە بەڕاستی من بەداخەوم سەرکەوتی کوبە کەم دیری ئاسایش بوو گونی گونای دەرەهێنا تێناگەم بۆ ئەو کوڕەوای لێ هاتەوە بەڕاستی بۆشی وای لێ هاتووە کاکە سەرکەوتی کوبە عەزیزەکەی من ئەزانم تۆم قسەی من بە بێڕێزی ئەزانی بەڵام بەخوا قەسەم ژنەکەی تۆ ئەچێ یەخە بە کوڕی گەنج و جوان و ناسک ئەگرێ کە کوڕەکان نایە نزیک بن و ئەچێ لێیانەیە بێحورمەتیان پێکە کاکە بۆ ژنەوە بڵێ دانیشە بە قوربانە بە بڵێ دانیشە والله بەبیللا چەندین کوڕی گەنج کە ئەم ژنە ئەبینێ ڕائەکە نەوەکو بێ قسەم لەگەڵاکات و ئەوە بکە ئێمە کاکەمیانی چی من کاتی خۆی ئەمبینیش لە بازاڕەکانە پیاوی بەتەمەن و ئەمانە هەبوون دەستیان بۆ ژنە بردو و ئالەم بابەتانە ئێستا ئەم ژنە چ دەست بۆ کوڕشتە بە کاکە وڵی شتێکی پێچوانە بۆ تۆ بە قورئانی هاوارکاکە جا من کابرایەکی قۆسکەلانێشم بەخۆ من ئاوێ نارم ڕۆم بە سێمانی ئەدەستم ئەم ژنوشتانە بێن دەرو خولم بێن و بۆ خۆی حیان چێت و ئالەم بابەتانە ئەمەیە وەزعی ئەو کۆمەلگای ئێمە عەزیزان ژن ئێستا لەبەرەوەی کە مێردەکەی دەستی ڕۆ مەسوودە و ئالەم بابەتە پالان پێ ئەچێ یەخە بە کوڕەگرن کوڕی گەنجی ناسک و جوان و ئالەم بابەتە من هەفتەی ئایندە دێمەوە خزمەتان بۆ کۆمەڵی بابەتی تر بەڵام لە ئاخرا تەنها یەک شتان پێڵێم ئەویش باسێکی ترە بۆ ئێ لە بیرم نەچێت سێریکن ئەو کۆمەڵگای ئێمە چی بەسەراتەوە بۆیە غەرقی فەساد و بێڕەوشی بووە دکتۆر نەوزاد حسین ئەمە لە سەد لەوە بڵاویکەنەوە ڕاگری بەشی وەرزشی زانکۆی کۆیە دکتۆر نەوزاد حسین پێم وایە هیچی تێ نازانم ئەم پیاوە لە ساڵی 2012 لە زانکۆی کۆیە پێشتر یەکێک بووە لە پیاوەکانی جەلات جەوهەر لە کاتی باڵی فشەڕی فۆرما دوایی چۆتە لای مەلا بەختیار و ئەسەلانە بەهێزی گەڕ و گول ئێستایش پیاوی ڕەفعەت عەبدوڵڵایە لەم ماوەیە 4 دانە کچ هەساون چوون بۆ لای ئەم دکتۆر نەوزادە کە ڕاگری بەشی وەرزشی زانکۆی کۆیە وەکو وەرزشەوان ناوی کچەکانم لەلایە باشە ناوی هەر چوار کچەکەم لەلایە خۆشەویستن بەڵام حەز ناکەم ناوەکانی بڵێن باشە ئێکیان بە سر دەست پێکە ئێکیان بە دڵ دەست پێکە این دڵخۆش ئێکیان بە سا دەست پێکە ئێکیشیانی دوێنێسا یەکێکیشیان کشە شەهیدە یەکیان خەڵکی مامۆستایانی زانکۆیە یەکیان خەڵکی تەیراوەیە یەکیان خەڵکی گەڕێکی ڕۆشنبیریە ئەم چوار کچە ئەچن بۆ لای ئەم کابرایە وەکو وەرزشەوان و ئەلەم بابەتانە کەچی کابرا ئەڵێ ئەبێ هەر چوارتان خۆتان ڕوودکەنەوە جسمتان ببینم بزانم ئایا جسمتان باشە یا بەچن تاکاکەن بۆ خۆم ڕوودکەنەوە یا هەوەرکاکەیان
ئەڵێ کەس نایە بڕاتە ئەو شوێنە بۆ وەرزش ئەڵێ بێت تۆ خۆڕ بکەیتەوە کاکەش تخۆ ئەمە پیاوەتیە هانە پاڤڵ تاڵەبانی گوێ لێمە بە قوربان ئەمە تۆ زانکۆ کەتە بەشی وەرزش لە کۆیە بە قوربانە بم وەڵا هەر چاکچەکەی زانکان چاپدە چون تۆ بۆ شوێنەکانی خوان وەزێن هێناوە خۆشەویستانی من جا تۆ وەرە ئەی هاوار تۆ کەس بیت بڕۆیتە زانکۆیەک بڕۆی بۆی کە پێی بڵێ من ئەمێ ئەو کەم بڵێ بە تۆ خۆ ڕوودکەیت تۆ کاکە کچێکە تەمەنی 18 ساڵە 7 ساڵە 20 ساڵە پێی عیبە خۆ ڕوودکاتەوە کاکە بۆشێکی وەکو تۆ هەی قەرچۆکی پیس و چاپەڵ هەیە ڕەسووە ئەگە خەڵوا بە کچەکەی خۆ بڵێت چی ئەڵێ هەی بێ شەرەفی بێ ئابڕوو تۆ بۆشی توی بۆ کچەنەوە تۆ تا کچەکان پەنا بە من بێن تۆ ڕسواکە منەوە کۆمەڵگەی باشوورە من تاکەی بمێنم بە شەرەفم ئازیزان و خۆشەویستان ڕۆژانە لە 100 لەوە من شتم بۆ فریای هیچ شتێک ناکەم بە قورئان بەخوا قەسەم هەموو شێ ئەم ئارامەحمە یەک ساڵ قسەکە فریای دز و گەندڵی بێشەرەفێکی توی پارتی و گۆڕان و ئەم بابەتان ناکەم هیچ هاسواژی بە قورئان هەموو ڕۆژە دیان مەلەفم بۆ یەکاکەش باشە مەسائلی ئەخلاقی مەسەلەی ئافرەت مەسەلەی دزی مەسەلەی گەنەخۆری بەڵام بە قورئان فریا ناکەم کاکە خەڵکیشەیەک لێم نییە کە لە کاگەرم بۆ باسی نەکەی وەڵا فریا ناکەم بە قوربانم فریان کاکە سنگم پێوە نەماوە نەم قسەکەن بە قورئان ئەرەوە دەی خۆشەویستان خواتان لەگەڵ بێ حرمەتێکی زۆر خۆش حرمەتێکی زۆرم بۆتان هەیە هیوادارم زۆر ها شووتی دەشتی پێنجۆن لێو بۆ ماتوو خۆشەویستان خواتان لەگەڵ پەیامەکەم ئەو بوو کە ئەم شەو ئەو قسە باسانم کرد و هیوادارم کە سوودم بە هەموو لایەتان گەیاندە بێت و شەو شەوگاتان خۆش بێ خواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆ هەمووتان هەیە بەخێرچن